بەناوی خی بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لەبێت بینەرانی ئازیز و خۆشەویست من دانا محەممەد ئەڵلقەیەکی نوێ لە پرۆگرامی ئەمڕۆ پێشکەشەکەم لە گرمەی بانگەشەی هەڵبژاردنین بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان هیچێک نەزانێ و زۆر شارەزانە بێ و لە دەرەوەی ئەم هەرێمەوە هاتبێت بانگەشەی لایەنەکانی دەسەڵات ببینێ لی تێگەچێ وازانێ ئەوان لە دەرەوەی دەسەڵات بوون و ئۆپۆزیسیۆن بوون و ئەوانەی ئێستا لە دەرەوەی دەسەڵات و ئۆپۆسیۆنن ئەوان لە حکومەت و حکومڕانیا بوون ئەوترێت دەسەڵات لەگەڵ گورگ گۆشتەخوا و لەگەڵ مەڕیش شینەکە بێکومان یەکێتی و پارتی بە پێکەوەی هەردووکیان بەبێ ئەوی درێغیان کردوێت پێکەوە سەرۆت و سامانی سەرزەوی و ژێرزەوی ئەم هەرێمایان پێکەوە بۆ خۆیان و بنەماڵەکانیان و بۆ حیزبەکانیان بردووە بەڵام ێستا لە بانگەشەی هەڵبژاردنەکانە قسە گەلێکیان لێویستین هەستەکەین یەشێکی تر بەرپرس بێت لەم هەموو کارە ساتەی بەسەر هەرێمی کوردستانە هاتووە خۆ دەرخستنی دەسەڵات وەکو ئۆپۆزیسیۆن لە بانگەشەی هەڵبژاردندا تەوەرەی ئەمڕۆمان دەبێت با میوانداری زۆر بەڕێز دکتۆر دارا محەممەد ئەمین چاودێری سیاسی کە بەسپاسەوە بەڕێزیان لە ستۆدیۆ لەگەڵمان میوان دکتۆر جام بەخێربێت زۆر سپاس سڵاوی خوات لەبێت سڵاوی خواتان لەبێت جارە بالەوە دەست پێ بکەم چەند ڕۆژێکە ئێمە کەوتونەتە نێو بانگەشەی هەڵبژاردنەوە بڕیارە بیستی ئەم مانگە هەڵبژاردنەکەش ئەنجام بدرێت بە شێوازێکی گشتی وێنەکەی کە لەبەر چاوی جەنابتانایە ئەوەی کە بانگەشەی تیاکرێت بە گشتی چۆنە بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بەڕێستان و لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام لەڕاستی لە بانگەشەی هەڵبژاردنە شتێکی سیر و سەمەرە نییە لە تەواوی دنیا لە کاتی هەڵبژاردنە و لە کاتی بانگەشەیە ئەم کێشانە ململانێ و دیبەیت و گفتوگۆ و درۆ و ڕاست و ناڕاست تێکەڵ دەبێ یانی بەڵام هەندێک شت سیر و سەمەرەیە کە حزبێک کە لە خۆی لە حکوومەت و دەسەڵاتە بێ باشە بە خەڵک بڵێ بۆ خزمەت گوزاریتان نییە بۆ ئاوتان نییە بۆ کارەبان نییە بۆ ڕازین لە دامەزراندن نییە ینی بڵێ ڕازین لە وەزاکە کاتێک خەڵک ئەڵێ ناڕازین یعنی تۆم ناوێ تۆ 30 ساڵە حکومەکەی کاکە ئەمە لە کۆمەڵگای وشیارە قبول ناکرێ دەنگدەری وشیار باشە ئەم قسەی قبول ناکەوە بێ هەڵوێستی هەیە بەرامبەر ئەم کەسانە چکە من جۆرێک لە چاواشەکاریە بەرامبەر بە خەڵک ئەکرێ بڵێ من حکوومەت بووم ئەم خزمەت گوزاریانم پێشکەش کردووە لیستەکەمان بۆ ڕیسکە لە داهاتوو شەوانەتان بۆ وەکەم بەس نابێ بڵێ هیچ نەکراوە و ئەی کە نەکراوە کێ تاوانبار بووە خۆ کێ حاکم بووە کێ دەسەڵاتدار بووە کێ سەرۆت و سامانیە وڵاتی بردووە ئەمە ناتەبیعیە ژنە لە هەڵمەتی هەڵبژاردنە هەموو ئەم حاڵەتانە لە هەموو دنیا هەیە بەڵام ئەوەی تۆ بتەوێ هاوڵاتی چاواشەکەی ئەمە کێشەیەکی گەورەیە ئەمی ئێستا ئەبینرێ بەتایبەت لەلایەن دوو حیزبی دەسەڵاتدارەوە لای بەڕێستان چاواشەکاریە من پێم وایە چاواشەکاریە کێشەی هەرە گەورە من بەداخەوەیڵێم لە دەنگدەری خەڵکی کوردستانە لە وشی کێشەکە من هەستەکەم لە ئاستی وشیاری خەڵک کێشەیەکی گەورەمانەیە بەداخەوەی لێم چونکە یەکێتی و پارتی کە ئێستا حاکمن و لە خولی پێشووی پەرلەمانی کوردستانە لە 120 خەڵک دەنگی پێداون لە 180 یا دەنگی باوان نەداوە یا هەر نەچووە کە زۆرینەکەی تەبان هەر نەچووە دەنگدا ڕاست بە لە 120ەوە حکمی ئەم وڵاتاکەن بۆیە ئەڵەم ئاسی وشیاری خەڵک گرنگە گەر خەڵک وشیار بێ ئەو زۆرینەیە کە نەچووە بەس ئەم جاراوانە بێ پارتی وەکێتی ئاوتەکە بۆ دەرەوە خواتان لەگەڵیانیەوە بەسەوە 33 ساڵە خۆلانی کەم 32 ساڵ بەسەر یەکەم پەرلەمانی کوردستان و یەکەم هەڵبژاردنە تێپەڕیوە و 32 ساڵ و چەند مانگێک ئێوە نەتانتوانی خزمەت بکەن خەڵک لە وڵاتانە بە 4 ساڵ حیزبێک سزا ئەدا لە بەریتانیا کۆنسەرواتیڤەکان کە هەموو دەسەڵاتی بەریتانیایان گر بۆ دەست بەڵام لەبەرەوەی لە هەندێک سیاسەتی ناوخۆی و دەرەکی شکستیان هێنا دوای 4 ساڵ سزایەکیاندان کابراوتی بۆشدا و ئابیان تەمبێ کردوون یعنی بێ ملەت وشیار بێ ڕێگە نەدا لە کاتێکە خزمەتی گەورەشیان بە وڵاتەکە کردەوە بەڵام لە هەندێک شتا شکستیان هێنا خەڵک سزایدان ئێستا پارتی کرێکاران کە لەیبەرە هاتووەتە پێشەوە جارێککە
ئەگەر خەڵقی ئێمە وشیار بێ ئەم قسانان لێ قبول ناکات. باش بەس مام پێم سەیرە خەڵک چەپڵە لێدا تۆ 32 ساڵە لە دەسەڵاتی بڵێ ئێمە چۆن خزمەتمان کردوون لە ڕابردووش ئاوایەکەین ئاخر چەپڵە بۆچی لێدەی کام خزمەتە ئەگەر کادری حیزبی بێ وڵا لەوە ئەچێ ڕاستە کادری حیزبی خەڵکیان بەبێ خەڵکێکیان تعین کردووە شەهادەی نەبووە خەڵکێکیان تعین کردووە ئەکرێت لە ماڵێکا 5-6 کەسیان لە کادری حیزبی تعین کردبێ بەڵام هەزاران ماڵی تریش نەفرێکیان دانەوە ئەو ڕێژە زۆری بەڕێزت باست کرد کە بایکۆتی کردووە لە ڕابردووە بەڵاڵین لە کۆتا هەڵبژاردن کە 2010 بوو بۆ پەرلەمانی کوردستان یعنی سەگەر ئەوانە گویان لەم دیبێت و گفتوگویی من و تۆ بێ ئەڵێن ئەوەی ئێمە هەڵوێست بووە کە نەچوین دەنگمان نەداوە ئەوە ئاستی بەرزی هۆشیاریمانە دەنگمان نەداوە ئەزین چۆنە نا ئەگەر ئاستی وشیاریمان بەرز بێ دەنگدان مافە و شتێکی گرنگیشە بەس تۆی عێراقی کوردستانی چکەگە کوردیش بێ عراقی نەبی بۆت نییە کە تەمەنت سەر و 18 ساڵە بۆت هەیە بچی ئەم بڕیارە بەی چێت قبوڵە ئەوروپیەک ئەمریکیەک ئێرانیەک تورکیەک بۆی نییە بێ دەنگدا کەسێکی خوار 7 ساڵ شێتیش بێ نییە دەنگدات مافێکی گرنگە تۆ هەتا بەڵام تۆ خۆت ناچی ئەم مافەی خۆت بەکاربێنی زوڵ مستەمە لە خۆت یەکی هیچگۆڕێ بم ئەجا تۆ کاتێک دەسەڵاتێکە بینی ئەم دەسەڵاتە بە ناوە بە دەنگدان هاتووە ڕاستە دەسەڵاتی گرتوۆتە دەست بە دەنگدانی خەڵک قوتی خەڵگەخوا گەندەڵی ئەکا سەرۆت و سامانی وڵاتەکە دزێ خزمەت گوزاری پێشکەش ناکە ئەو هەموو کەم و کوڕیانەی کایەتی کە هەموو کەسێکی زانێ بیرتە مەسرور بەرزین لە پەرلەمان وتی خەڵک دەنگیاوە بە ئێمەی قوبڵە ئێوەی قوبڵ نییە بەڵێ پێت دەڵێ هەوڵ بن بۆ 4 ساڵی ئایندە ئێوە هەموو جارێڵە ئێمە دەنگمان هێناوە باشە دەنگی هێناوە بە دەنگی خەڵک چۆتێ ئەی تۆ نابێ بێ بڵێ بەم دەنگەی خۆی تۆم قوبڵ نییە مشکلە لەوە نییە بڵێ دەنگ بەچێ دەم چونکە زۆر لایەنی تایە کورد دەنگ بە ڕاست نایە بە چەپی بە ئیسلامی نایە بە نائیسلامی بە موسڵمانی نایە بە ناموسڵمانی بە بەس موهیمەوەیە تۆ ئەم دەسەڵاتە فەشەلی هێناوە یەکێک لەم نایەنانە هەڵبژێرەوەرە دەنگی پێ بە ئەنجا لە ناویشیان ناتوانانی چاورکێەوە کامە و پۆسیێنی ڕەسەن بووە کامە بەکردەوە سلمان دوێتی کامە خیبرە و تەجروبەیەکی هەیە کامە دوکانداری حیزبە کامە لە ژێرەوە پەیوەندی هەیە بەلایەنێکی ترەوە ئەتوانێ ئەمەش جیاکە بەس لانی کەم خۆ دەسەڵات و دوو حیزبەکەی دیارەکات وەرە پێشەوە بە دەنگی خۆت تۆ گۆڕانکاری دروستکە نەکودەتای سەربازیە و ناڕویجیە تەقێنی و ناخۆ سەغڵە دەکەی و نا وەرە سەرجادەش بڵێ ئەڵای عزیەتمەدا تەنها دەنگدانێکی نهێنیە چۆ بەم دەنگدانە سزای ئەمانە بە بڵێکە کە تۆ 30 ساڵە حکومانەکەی 32 ساڵە سەرکەوتو نەبووی فەشە لە هێنا دەرنەچوی فەرموخوا حافیز بێ لانی کەم 4 ساڵ چۆڵی کە با برادەرانی کە بێنە پێشە بزانین وەزعەکەمان چۆنە ئێتر تۆ ناکرێت تۆ بەرهەمەکەی تۆ 30 ملیار قەرزارین و دەیان موچەمان وەرنەگرتووە و مانکە بۆ هیچ ماوەرنەگرتووە مانگی وا بۆ نیو موچەمان وەرگرتووە جاری وا بۆ بە 2 مانگ موچەیەک ماوەرگرتووە ساڵی وا هەبووە 9 مانگ بوو ساڵی مانگ هەبوو ساڵی وایە 9 مانگە و نەتیجەکەشی 30 ملیار قەرزارین و کارەباکەمان ڕۆژ بە ڕۆژ بەرەو دو هاتوینەوە خزمەت گوزاری نییە و ڕێگابانەکانمان بوونە ڕێگای مەرگ و گەنجەکانمان هەمووی مردن و ئەوروپای هەڵبژار ڕۆگای لە دەریای خنکا لە داخیەوە و سەدان هەزار گەنجمان هەیە کەسی دانە مەزراوە و کوردستانی 150 لە دەستدا و کوردایەتیش هەر نەماوە بەداخەوە ئێستا خەڵک هەستی کوردایەتی نەماوە بەغدای پێ باشترە و داگیرگەرانی کوردستانی هەرهەمووی لە ناو کوردستانە تەراتێنەکەن بەس خۆمان خاوەنی وڵاتەکانی کاکە تۆش کەست تێناوە لە ڕووی سیاسی لە ڕووی ئیداری لە ڕووی ئابووری لە ڕووی خزمەت گوزاری فەرموو تۆمان ناوێت لەوەرە قسێ بکەیت تۆ هاوڵاتی ئەگەر هیچ هەڵوێستت نەبێ ئەنی تۆ چی تۆ بێ هەڵوێستت هەبێ ئەبێ بێدەنگ بدەی ئەبێ ئەمانە بخەی بەلاوە هەر کەسێکیش هات سەر حکم تۆ 4 ساڵ چانسێکی بەرێ بابایەکی ئیسلامی کە تا ئێستا حکمی نەکردووە بۆ لە تورکیا چانسیان دانێ بزانە وڵاتەکەی خۆیان ئاوادان کردەوە کاکە تورکیان کردەوە بە ئیمپراتۆریەتێک وای لە هاتوێستا کە لەگای لە خەڵکی جەکەن وڵاتی خەڵکیش داگیرە ئێدە تۆ چانسێک بە بەم ئیسلامی کوردێش بە نمونەکەیت بینیوە سوالی بەدڵ نەبوو دوای 4 ساڵەکە لای سوالی کردووە خزمەت دەستگای خێرخوازی داناوە دەنگی بەرێ 4 ساڵ مەجای بە ئەگەر توانی خزمەت بکە و باسان لاچێ نەهێزی چەکداری هەیە و نە ڕێگوڕیشەی داکوتاوە نە بەکری گیرایی وڵاتانە شەڕی لەسەر بکەن و نە خاوەنی جبەخانە و عسکەرتاریەتەوە نە پێش دەڵێ من شەرعەتی سەوریم هەیە ئەم شۆڕش و کوردایەتێ من کردومە وڵاتەکە من دروستم کردەوە نە پێش دەڵێ مڵکی باو باپیرمە بە تەنیاهی منە پێ دەڵێ وڵاتەی هەمومانە پێکەوە زۆر بە ئاسانی پێشت لاچێ ئەگەر خزمەتی نەکرد فەرموو تۆش سەرکەوتو نەبووی ئاوا وڵات بەرەو پێشەچێ بەس تۆ
هەر بە کۆنەکەەوە بیگری ینی هەر بەم حاڵەتە رازی بی بەڕاستی گۆڕانکاری ناکرێت بۆیە من گلەی گەورەم لە دەنگدەری کوردیە شانسێکی باشەیە هەڵبژاردنێک هاتۆتە پێشەوە کۆمیسیۆنێکی عراق سەرپەرشتیەکە زیاد لە 400,000 دەنگ لە تۆماری دەنگدەران پاکسازی کراوە کە ئەمە زۆر زۆرە ژمارەی 120,000 بەس هێزی چەکدەر لەناو ئەو لیستە لابراوە کە کەس نازانێت چی بووە نەتیجەکەی لە بەغدا سەرپەرشتیەکرێ و ڕاگەندرێ دەنگەکان ڕاستەوخۆ هەمووی ئەچێتەوە بەغدا و لە شوێنە دوورەکانیش بە کۆپتەر ئەو شەو هەمووی کۆکەنەوە جگەلەوەی بەدەستی ژەبجێر درێ و بە ئەلکترۆنیش نەتیجەکە دەداتێ دوجاری بەغداڵێ ئەوەی کە دەرنەچوو ئێمە بریارە دەنگی حاکمی کوردستان ئێمە مامەڵە لەگەڵ ئەو کەساکەین کە براوەیە دەبا حیزبەکانی ئۆپۆزیسیۆن پێکەوە دەنگ بێن و بەغاڵێ من مامەڵە لەگەڵەوەکەم چکێسان ئامان نەبوو جان لایە نە پارەیان لایە نە بڕیار و هەر کەسێکیش پێ خواردانێ بڵێ من هێزی چەکدارم هەیە بە بڕیارێکی دادگای فیدراڵی هەموو دەسەڵاتەکەی لێ سەرنەوە هەری دارەکە خەنە سەر بەغا ئەم جارە زۆر جیاوازە لەبەرەوەی کە دەنگ نادا بەڕاستی گوناهبارە و بەرپرسیاری شە بەرامبەر بەخوای پەروەردگار بەرامبەر بە مێژوو بەرامبەر بە ژیانی ئەو خەڵکە کاکە تۆ خۆ ناڵێن وەرە جارێککە شەڕەفی شەکوار بیجی بکە تەنها وەرە دەنگێک بدە بڵێ من ئەم دەسەڵاتەکەم دەڵم ناوێت هەچەنەوە لە تەوەرەکانی باسی کۆمیسیۆنت کرد لەو ئیجراعاتانی کۆمیسیۆن مامۆسەدارە تەنانەت بە پێی زانیاریەکانی من ئەو کەسەی هاوڵاتی هەرێمی کوردستانە و ئەژی لێرە ینی حەیە ئەژی و هەیە و بوونی هەیە بەس کارتی بایۆمەتریەکەی تازە نەکردبێتەوە تە وێنەی پێوە نەبێ ناوەکەیان لە تۆمارەکە دەرهێناوە هەنی هەر ناویشی نیە ئەمە و کۆمەڵە ئیجراعاتی کە باسەکرێ تۆ دڵخۆشی پێی من زۆر دڵخۆشم ئەم جارە زۆر بە جیاوازیە بینم کاکە جاران کێشەمانە بوو کۆمیسیۆنەکە حیزبی بوو ڕاست لیستی دەنگدەران بە هیچ شوێ پاکسازیان ناکرد یعنی 50 ساڵە مردووە ناوەکەی مابوو خەڵک دەنگی بۆدا لە پارێزگایەکە کە خۆی مستحقی 24 کورسیە یەک حیزب 25 کورسیە ناوە بێجگەلەوە حیزبەکانی کەش هەمووی بەشی خۆی هێناوە کە ئێستا ئەم جارەوە نەماوە هەر لەو پارێزگای هەمووی 24 بۆ هەمووی بۆ هەر هەموو حیزبەکان یعنی تر مەجای ئەوەی تیانەماوە دوجار یۆکوتم کۆمیسیۆنەکە جیاوازە بژاردننی دەنگەکان جیاوازە لەبەرەوە جارە کە دەنگ ئەم هەلە دووبارە نەبێتەوە فیرۆ ناڕوە کە آخر بۆ زۆر دیارە ئەم هەڵبژاردننی لە هەڵبژاردننی ساڵی 2010 باشە ئەگەر بەغەڵەتانە چوو بم نۆیاندا بە 2009یاندا بەڵێ حیزبەکانی ئۆپۆزیسیۆن 2009 بەڵێ 2009 ئەو ساڵە بوو گۆڕان 42 کورسیمان هەبوو یەکێتی و پارتی بە خۆیان و کۆتاکانەوە مابوونەوە بە قێکەی تری یعنی عەجەبەن دوایی توانیان لە ڕێگای کۆمیسیۆن و ئەو بەرنامە تەزویرێک کە دایان نابوو پێکەوە بردیانەوە سەرەوە هەر بە تەنیا پارتی گەیشتەوە 55 بە خۆی و کۆتاکانیەوە ئێوە دیارە یانێ و تەلاو بە تۆ لە کاتێکا لە 160 خەڵک ناچێت بۆ دەنگدا مامۆستادارە ئەتوانین وا بڵین بڵین ئەمە هەلێکە ئەنی ئەگەر جارەکانی تر خەڵکیش نەچوە ئەم جارە هەلێکە و دووبارە نابێتەوە دەرفەتێکی مێژوویە دووبارە نابێتەوە و ئەم جارە هەر کەسێکەیەوێ بەڕاستی ئەم دەسەڵاتە گەندەڵە نەمێنێ ئەبێ بچێت دەنگدا هەر کەسێکەیەوێ بە چاوی خۆی ببینێ کە ئەم جارە زۆر جیاوازە و زۆر بە ئاسانی چکە دانان و لابردنی ئەمان لای خۆیان نەماوە ئەبێت دەنگدا هەر کەسێکەوێت تەڵتینی موچەکەی بکرێ حەزەکەم بزانن بەغدا بە ئاشکرا ئێستا ئەم حزبانەی کە لە دەسەڵاتان کێکێتی و پارتین پێکەوە داوای هەژماری منەکەن و پێکەوە نایڵم تەڵتین بکە پێکەوە داواکەن ئەی بۆی مامۆستادار بوو لێ ڕاتگرم ئەی بوو یەکێکانەڵێ ئێمە ڕازی نین و وەزیرەکانی کە ئێستا هەیە ئەینێرینەوە لە هەژماری من خانشینانەکەین ئێمە دوو هەرێمان هەیە هەرێمێکمان هەیە دوو ئیدارەی هەیە باشە ئەم زۆنی سەوزەیەکێتی ئیدارەیەدا و لاش پارتی لە هەردوو هەرێمەکە بەیەکەوە دایرەکان ئیجبار کراون کە هەژماری من بکەن لە سلێمانیش بەڵێ لە سلێمانیش و لە هەڵەبجەش و لە گەرمیان ئەی بۆ سەرۆکەکەی واڵێ ئەمەیە چاواشەکردنی خەڵک کاکە تۆ خەڵکت ئیجبار کردووە بە هەژماری من ئەی تۆ بۆ نەهاتی ڕایگەێنی بڵێ من لەگەڵ هەژماری من نیم و من تەڵتینمەوە فەرمو لەگەڵ بەغا من بە جیا لیستی موچەخۆرانی خۆمە نێرم وەک دادگای فیدراڵی باسی بەپێی دادگای فیدراڵی بە پێی بڕیارەکە ئەیتوانی هەموو مدیریە عامەیەک هەموو مدیریەتێک بە جیا لیستی ناوەکانی خۆی بنێرەی بۆ نەتکرد باشە کە نایەڵی تەڵتین بکرێ بەغدا بە ئاشکراڵێ ئەم حکوومەتی هەرێمە داتام ناداتێت زانیاریم ناداتێت دوای ئەخا نایەوێ بکرێ لەبەرەوەی لە بەرژەوەندی نییە حەزەکان موچە قوتی خەڵک لە بەرچی خۆیان بێ بارزوی خۆی بەکاری بێنێ ئەی بڕیار چیەڵێ کەی ئەم دەسەڵاتە نەما کەی وای لێ هەر ئەم دوو حیزبە کە ڕێگرن نانتوانی زۆری نەبن
حکوومەت و ڕئیسی حکوومەت و ڕئیس وزەرا و وەزیر و دەسەڵاتی بەغدا و هەرێمیان هەبێ ئەو کاتە ئێمە بەبێ پرستەڵتی نەکاکەن بەس ئێستا بێ ئەمە کوا شەڕی هەرێم بکەین ئەوان بەناو دەسەڵاتداری هەرێمن حاکمی هەرێمن ئەڵێ زۆری نین لەبەرەوە ئەوان ڕێگامان لێگرن ئەو ڕۆژێکە ئامان کورسێکە کەمێنن مانگی دوایی هەموو موچەی هەموو موچە خۆرێک تەڵتینە ئێتۆ لەبەر ڕۆژەوەندی خۆشت پێ بڕۆ بیکە کاکە لەبەرەوە بەڕاستی ئاسی وشاری خەڵک زۆر گرنگە بۆی خەڵک شەواشە نەکرێ تۆ 32 ساڵە حکوومەتی کامەیە بەرەو پێشچوونەکەت کوردستانت نەکرد بە دەوڵەت بەڵکو فیدراڵێکەشن لە دەستدا وردە وردە کوردواتەنی وەکو میزی حشتر بەرەو دوا گەڕاینەوە ئەوەشمان نەما داهاتێکی زۆر لە جیاتی ئابووری سربەخۆ ئێمەش ببین بە دەوڵەتێکی وەکو بڕۆنای وەکو قەتەر وەکو کوێت چۆن دۆڵەمەند بین وەکو سنگافورەمان لێبێ وردە وردە 38 ملیار قەرزاری ئاسی پرۆسەی خوێندنە ساڵی وایە 3 مانگ داوام نەکراوە بەرەو کوێتێنە دەیان هەزار دەرچووی زانکۆ پەیمانگامان هەیە کەست تاین نەکرد ئەفو مامۆسەداران گوێم لە وتارێکی سەرۆک وەزیرانی ماوە بەسەرچووی هەرێم بوو کە جێگری دومی سەرۆکی پارتیشە لە ئاهەنگێکە با بڵێن کە بۆ گەنجان و هەوادارانی پارتی ڕێکخراوە ئەڵێ ئەم کابینەی ئێمە کابینی نۆ 200,000 هەلی کاری بۆ گەنجان تەرخان کردووە ئەم گەنجانی بێئیشن ئەم گەنجانی دانەمەزراون ئەم گەنجانی سەری خۆیان هەڵگرتووە لە هەندەرانن ئەمانە خەڵکی چۆن بەڕاست زانی ئەمە زانی هەلی ئەمە هیچی هەلی کار نییە کاکە سەریکە ئەم دانیشتوانی هەرێمی کوردستانە کە زۆرینەکەی گەنجولاوە بە دوای ژیان ئاگەڕێ ئەگەر خۆی بگەڕێ لە نانەوەخانەیەک ببێ بە نانەوە یان لە دوکانێکی دارتاشیا بێ بە دارتاش یان ببێ بە پاسەوان لە کۆمپانیایەک یان لە چێشخانەیەک ئایش بکە ئەمەڵێ من هەلی کارم بۆ دابین کردەوە بەڕاستی ئەمە هەلی کار نییە هەستەکەم ئەوانەی کارۆن لە وڵاتانی دراوسێژیشیان دەستکەوێت لە ئێران و تورکیا ئەوروپا ئەوانەشیان کۆ کردوتەوە بۆی بڵێن هەلی کارمان ڕاست هەلی کار ئەوەیە هەموو دەرچوویەکی زانکۆ بەبێ ئیش نەمێنێتەوە جۆب سنتەرێکت هەیە سنتەری ئیشە باشە و گەنجەکانت ناوی خۆیان نووسن بە کچ و کوڕەوە هیچیشی مانگێک 2 مانگ 3 مانگ بەسەرا تێپەڕ نابێ هەموو ئیشی بۆ دۆزنەوە یا لە حکومیە یا لە ئەهلیە لە حکومیە لە هەر کەرتێکا کێشەن یەگشتیە تایبەت ئەمە پێڵێن کار ئیش کار بۆ دۆزینەوە کامە ئیش و کار بۆ دۆزینەوەیە گەنج تۆ پێ دوای 200,000 کەسە هەلی کاریان بۆ نەڕەخسەن زانی چۆن پێوە هەلی کاری بۆ ڕەخساوە گەنجێکە چێ دوکانێک دانێ لە بازارە بەڵام سەری مانگ ئەوەی پای کردوەکری دوکانەکە دەرنایە بە باج و ڕسومات یانی بە قەرزاری لێ دەرەچێڵە من هەلی کارم بۆ ڕەخساندووە ئەمە کەی هەلی کار ڕەخساندن تۆ یە کاتووی بە دزیەوە 32,000 هێزی چەکدار دامەزرێنی بەڵام نایە 2,000 مامۆستا دامەزرێنی ئەو مامۆستایانەی وانە بێژیشن چەند ساڵە بە بەلاش وانە ئاڵێنەوە لە لادەی دوورەکان کە کراون بەگرێ بەس دوای ئەوەی بەغداوتی ئێمە موچە ئەدەین ئەم ساڵ کە زانیان وچەکە چوە سەربەغاوتیان فرسەتە بابیان کەین بەگرێ بەس بۆی بەغا پارەیان بۆ بنێن ئەوش ئازاتی بەغا ئازاتی بەغا بۆ دڵسۆزیش نەبوو بۆ مامۆستاکان ئەگەر ڕاستیان کردایە بۆ هەمویان دامەزرێن کەسی تازە دانامەزراوە کاکە ئەو یەکەمەکان دانامەزرێنن یعنی من نازانم ئەمان شانازی بە چیەوەکەن تۆ لە کاتێکا دوود ئێمە کوردستانەکەینە دووبەی و لە ڕۆژێک 100 ملیۆن بەرمیلە نێرین و واکەین و کوردستان نەبووتە دووبەی بەڕاست وڵی بڕۆن نە کوردستان نەبووتە دووبەی بەداخەوە خەریکە کوردستانیش ناهێڵن خۆ ئێستا ساعتەکانی کارەبا ئەم هاوینە زۆر خراپتر بوو لە 20 ساڵ بەر لە ئێستا تا ئێستا بەشێکی زۆر لە گەڕەکەەکانی ئەم شارەکانی کوردستان کارەبای نییە کە بارانێک هەڵەستێت زێرابی نییە خەڵک سەر ئاوە گەڕیانی دوعاکەن ڕەحمەت ببارێ بەڵام خەڵک لە ترسا نازانێت چی بکە ناوەرێ و دوعای ڕەحمەتەش بکارە بەرەوەی نانتوانی چ بکەن ئیترەوە ڕێگاوبانەکانە ڕێگاوبانی مەرگە و یعنی نازانی لە هەر بوارێکە سەیرەکەی ئەم دەسەڵاتە بەڕاستی خزمەتی نەکردووە ئەوەندەی بە قەدەر خەریکی ململانەی خۆی بووە نەیتوانی هێزی پێشمەرگەیەک خە خۆ ئەمەی چی تیا ئەمە پارەی تێ ناچوو کاک با هێزێکی پێشمەرگەیەک گرتووە بووە نەیتوانی حکوومەتەکە بکەن بە یەکیدارەیی نێرەدا بەشین ئەمە چێ زەرەکە ئەمانەکە هێزی چەکدار یەک هێزی چەکدار بێ چه زەرەکە و چه قازانجەکانی بۆ نیان کردووە ئەم کارانە کە بکرێت لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە کوردستان پێی ئاوادانە بێتەوە بەرەو پێشە چێ بەرەو ئەوە چین بەرەو دەوڵەت بوون بچین بەرەو فیدراڵێکی ڕاستەقینە بچین خەڵکی کوردستان لە ئەمن و ئاساییشا بژی دڵخۆش بێ بەوەی کە حکوومەتەکەی بۆ چینەم کارانە ئەگەر حکوومەت یەک گرتوو بێ ئەگەر هێزی پێشمەرگەیە گرتوو بێ و نیظامی بێ ئەگەر بێت و داهات دیار بێ و خزمەتگوزاری پێ بکرێ پرۆژەکانت دیار بێ هەلیکار بۆ خەڵک بدۆزیەوە
هەموو ئەمانە لە خزمەتی خەڵکان بەس ئەمان لەبەرەوەی خزمەتی حیزبیان پێ گەورەترە لە میلەت لە کوردستان لە نیشتیمان لە وڵات بەرژەوەندی حیزب گەورەترە لە پێناوی حیزبە فارس و عەرەب و تورکیان هێنا و دایان نمونەمان هەیە و زەقە یانی لە پێناوی حیزبا شەڕی ناوخۆیان کرد لە پێناوی حیزبانیوەی کوردستانیان لە دەستدا یعنی تۆ ناکرێت سەرۆت و سامانی ئەم وڵاتە هەمووی ببێ دەرەوە هەموو ئەو بەناو شۆڕەجێرانەی ئەمڕۆ لە دەسەڵاتی کوردیان ئەو ڕۆژەی کە ڕاپەڕیم بووە با بێن پێمان بڵێن لە ساڵی 90 تا داهاتەکانیان چەند بووە باشە ئەو ڕۆژەی ڕاپەڕین بووە داهاتیان چی بووە هیچ جێکێکیان لەوانەیە خاوەنی $10,000 نەبوو بێ کە تەنها دەفتەرێکەکە سارەیەکی شڕی پێ نەبووە ئەگەر بە دەگمەنێکێکیان هەبێ خاوەنی داهاتێکی کەم بوو بێ هی لە باوکیەوە بۆی ماوێتەوە ئێستا کاکە هەرێکێکیان بەدەیان $1,000,000 هەیە و 100 ملیۆنی هەیە بە ناشەرعی پێیانە بە ملیاری شێتی نە هەر مەجالی تیانە تۆ سیاسەتە کردووە عەجەبە چۆن توانیت ببی بە خاوەنی $1,000,000 لەکوێت هێنا بۆ کوێت برد ژێرخان و سەرخانی ئەم وڵاتان دزی غازی ژێر ئەرز نەوتی ژێر ئەرز پاشانیش بەوەنەوە ستاون سەر ئەرزەکەشیان فرۆشت لەگەڵ کۆمپانیەکان ڕێککەوتن دیاندایان بە کۆمپانیای ئەجنەبی یا بە ناوخۆ بەس داهاتەکەی بۆ میلەت نەبوو بۆ خۆیان بوو ئەم هەموو پارە زۆری لە بانقەکانەدایانناوە داهاتی میلەتە دەفەرموو بیهێننەوە ێ باشە گەسپینێ ئێستا بەرپرسانی ئەفغانستان کە ڕایان کردووە دوایەوەی ئەمریکا لە داخی گەندەڵەکان وڵاتەکەی تەسلیمی تالیبان کرد و چەک و تەقەمەنێکەشی بۆ بەجێشت بەرپرسانی پێشووی ئەفغانستان کە مەقالەیەکە خوێنمەوە لە دەرەوەی وڵات ترسیان لێ نیشتووە تالیبان داوای ئەوانە ئاکاڵە بێ و گەندەڵانە بێنەوە بزانن سەرۆت و سامانی وڵاتەکان چۆن بەفیڕۆدا و ترسیوانەیە ئەمریکا خۆی بیگرێ و تەسلیمیان کاتەوە ئێوەش ڕۆژێک واتان لێ دێکاکە ڕۆژێک دێ و سیناریۆ دووبارە ئەمریکا لە داخی ئەم هەموو گەندەڵەی لێرە هەیە ئێرە بەجێبێڵە نەزانین زۆر ڕوونە هەچی ینی هە بە درێژایی مێژوو بخوێنەوە هەموو دەسەڵاتدارێک هەموو گەندەڵێک هەموو ئەوانەی کە ماڵی میلەتیان خوارد و مەسیریان چی بوو یەخۆ کاکە سەدام حوسێن لە ئێمە دوور نییە کە سەدام حوسێن مڵک نەبووە بە ناوی خۆیەوە تاپۆ بێت بەڵام پیاوێکی دیکتاتۆر بوو هێزی هەبوو قووەتی هەبوو خەڵک نێوەرا لە لادەیەکا باسی بکە معەمەر قەزافی یارمەتی شۆڕەشی کوردی داوە بە هەندێک فەنگی کەڵەشکۆف کە فەنگەکانی بۆ ناردوون و پێێتی یەک مەرجمەیە سەدام پێ نەزانێ کە پیاوێکی زۆر بەتوانە و ڕێسی وڵاتێکتر بوو ینی ئەو لە لیبیا و لە سەدام ترساوە پیاوێکی ئاوا دەسەڵاتی بوو یە سەدام لە چاڵێکا گیرا سەرۆتەکەشی تاڵان کرا و کوڕەکانیشی کوژران ینی خەڵکیش نەک ڕەحمەتی بۆ نار لەعنەتیشیان بۆ نار بەس ئێستامانە کارێکی خراپیان کرد و خەڵک لە سەدام باش باسی بەڵام ناڕوونیت کرد لە ویستم ئەمە بڵێم کاکە نمونەی سەدام و لە دەوروبەری خۆمان شای ئێران و هەموو ئەو گەندەڵانەی ترکە حکمیان کردووە لەم ناوچەیە و لە دەرەوەش مەسیریان چی بۆ کوێ چوون یانێ برادرانەیەم بەتەمان بۆ کوێ بچن نازانن سەرۆتەکەشیان تەوزیعکرێ و خۆشیان تیاشن و ڕۆژێکە شار بە دەری ژەکرێت تا هەلێک ماوە لە بەردەستایی بۆ نای خزمەتی خەڵک بکەیت بۆ وازنایانی بێ لە جیاتیەوەی خۆت و حیزبەکەت پێ گەورەتر بێ لە کوردستان و نیشتیمان و هاوڵاتیان ئەو سەرۆت و سامانەش بێنیەوە خزمەتی خەڵکی پێ قسە چییە خەڵک کرداریەوێ کاکە هەتا ئێوارە وتاری ئاگرینی بۆ بە وەک فیشە گوابێ هەمووی بە بەرمیل لێنەوە نابێت لەم زستانە بیخەیتە ماڵی هەژارێکەوە ئەمە گرینگە باش باسی داهاتێکەوتن ناڕوون و ناشەفافە بەس جێگیری سەرۆکوزیرانی هەرێم کە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتیشە ئەو سایتی شەفافەتی داناوە لە ئیدارەکەی خۆی ئەڵە هەچی داهاتێکگێ لە سنووری سلێمانی ئەوە تا لەسەر ئەم سایتە هەیە ئەمە بۆ شەفاف نییە زانی هەموو ئەوانەی لە کوردستان ئاژین و هەموو بەرپرسانی عراقیشەوەی کوردیش نین بەس بەرپرسیارەتی هەبێت و هەموو ئەوانەی مامەڵیان لەگەڵ کوردستان کردووە لە ئەمریکیەکان و غێری ئەوانیش زۆر باش دەزانن گەندەڵیەکانی هەرێمی کوردستان لەکوێیەوە زۆر باشی دەزانن هیچ جۆرە شەفافیەتێک نییە شەفافیت بە سایت نییە و شەفافیت بە ئەوە نییە بڵاوی کێوە لە مەرزێکەوە چەند ڕۆیشتووە و لە کاتێکا بە شەو بڕوا حساب نییە بەزەوەی ڕۆژ حسابەوە شەفافیت ئەوەیە بچووکترین شت لە داهاتی ئەم وڵاتە شاراوە نەبێ لە کەس هەتا ئێستا پەرلەمانی کوردستان لە هیچ خولێکە نەیزانیوە داهاتی ساڵانەی ئەم هەرێمە چییە داهاتی مانگانە چی کە بۆ ڕۆژانە بزانێت داهاتی نەوت و ناوتی و وەزارەتی داراییش نازانێت وەزارەتی داراییش نازانێت بە وەزیری داراییشەوە من تەحەداکەم نەک وەزیرێکی دارایی سێ وەزیری داراییم بینیوە لە نزیکەوە لەگەڵیان دانیشتم کەوتوانە ئێمە ئاگامان لە داهاتەکە نیە ئەوەمان تەسلیمەکەن و ئێمەش تەوزیعەکەین
کە وەزیرانەی کێتی و پارتیش بوون بە وەزیرە ئێستاشەوە کە گۆڕانەکە ئێستا گوێ لە دەنگمانەوە ئەتوانێت بیبیستێ ئاگای لێ نیە و داهاتە چۆن دێ و چۆنە ڕوە بەزە بەرپرسی تەوزیاکردنە بێکا کە ئەمە شەفافێتی کوێ ئەی بۆ باسی تەنکەرەنەوتەکانمان بۆ ناکەی بۆ ئەبێ کە بانکمان هەیە داهاتەکە نەچێتەوە بانک سارەیەکی جامڕەش بچێت لە دایرەکان خۆی کاتەوە بۆ ئەبێ بەس دەوڵەمەنەکان کە شەریکن نیسبەتێکی بۆ حیزبە مڵکیان پێ بدرێ و پرۆژەی لەسەر دروستکەن کەسەکەی کە نەبێ بۆ هەر کەسێک ویستی پرۆژەیە بکا بێ سەهمێکی حیزب و دەسەڵاتی تیاابێ ئەی بۆ چی بۆ میلەت مایەوە ئەی بۆ دەوڵەمەندێک ئیشی لەبەرە ڕوا بەواستا هەچی پرۆژەیە بۆ یەکەن و فەقیرێکیش ئەگەر داوای نەقڵ بکا لە دایرەیەکە بۆی ناکە هەر بڵێ موظفم لەم دایرەچم بۆ دایرە کەس جوابی ناداتەوە تەجاوزاتی هەبێ بە مەترێک سزایەدەن ئەوە تۆ 30 سانتیم هاتوویە ناو زەوی شارەوانیەوە لەبەرەوە گەر بۆمان بکرێت لە سێدارە دەدەین بڕۆ هەڵی وەشێنەوە ئیجازەکە بۆ ناکەین و ئیهانەیەکەن ێبەرچە لەو لاشەوە بەرپرسەیە بە هەزاران مەتری داگیر کردووە و حسابیش بۆ کەس ناکە کاکە هەموو شوێنە گرنگەکانی ئەم شارە چی دەهات هەمووی داگیر کرا هەموویان برد ئێ میلەتە نابێ ئەوڕێ باتەوە بزانێ بەڕاستی ئەمانە دۆستی میلەت نین ئەمانە خزمەتی میلەت ناکەن باس لە دیبیت کرد لە سەرەتای بەرنامەکە یعنی ئەگەر ئێمە زۆر جار باسەکرێت تەنان ینی کۆماری ئیسلامی ئێران بە وڵاتێکی دواکەوتوو هەندێک خەڵک ینی باسیەکە بەڵام لە ئێران کە هەڵبژاردننی سەرۆکایەتیەکرێ ئەو دوو کەسەی ئەمێننەوە دیبیتەکەن لەسەر کەناڵێکی ڕاگەاندن بۆ تا ئێستا ئەم بەرپرسانەی ئێمە کەسی یەکەمی ئەم لایەنانەی ئێمە نایەن دیبیتکەن بۆ ئەو خەڵکە و ڕاستگویانە و ڕاشکاوانە قسەی دڵی خۆیان بکەن ئەزانی دیبیت لە بینی چی ئاکرێت دیبیت لە بینی ئەو کەساکرێت کە لە دەسەڵات بووە ئەڵێ من ئەم خزمەتانەم کردو ئاوا درێژەی پێدەم ئەو کەسێک کە لەوە پۆسوێنە کە پێی ئەڵێت تۆ ئەم بەڵێنانەتدا 4 ساڵ بەر لە ئێستا و بەڵام هیچت نەکرد تۆ لەم 4 ساڵە لە جیاتی خزمەت ئەم کێشانت بۆ وڵات دروست کرد ئەمە دیبیتەکرێت باش بەزم دوو حیزبەی دەسەڵاتی ئەمە هەردووکیان خۆیان لە دەسەڵاتن هەردووکیان پێکەوە شەریکن پێکەوە نەوتیان بردووە پێکەوە داهادەبەن و پێکەوە لە ژوورە تاریکەکانە کۆبوونەوە و پێکەوە وڵاتیان بەرەوە پێکەوە وڵاتیان تەسلیم کردووە پێکەوە ڕایان کردووە و پێکەوە ئەنی هەرچی کردویانە ئیتر ئەمە چۆن بە چ ڕوویەکەوە دیبێت بکەن فەرموو بابێن لەگەڵ حیزبێکی ئۆپۆزیسیۆن بیکەن ئێمە وەکو کۆمەڵی دادگەری ئامادەین فەرموو ئەم حیزبانەی دەسەڵات کام سەرۆکیان دێ بێت دیبیت لەگەڵ ئێمە بکات پێی بڵێن تۆ 32 ساڵە حاکمی هەر ئەو بەڵێنانەی خۆت داوتە لیستەکانی خۆت بۆێنینەوە هەڵبژاردننی پێشوو هاوارە کردووە قیڕەقیڕە کردووە لە کوردستانە ئەم شتانەکەم فەرموو پێمان بڵێ کامیانە جێبە یا بەرنامەی حکوومەتی لە پەرلەمان دەنگی ئەڵێم کاکە فەرموو چەنە جێبەجێ کردووە کوردستانە بەرەکوێ بردووە ینی حەزەکەم زانی فیدراڵیەکەمان کووە دەوڵەتی کوردیمان کووە ئابوووریەکەمان کووە پێشچوو بەرەو پێشچوون چوویە خزمەت گوزاریەکان چین ئەم ساڵەت چەند مەکتەبە کردەوە چەند محەتەی کارەبا کردەوە چەند سەعات کارەبا زیادی کرد چەند سوتەمەنی بۆ خەڵک دابین کرد سیانی نەوت و بەنزینە چەند دابەزان نابێ بڵێم خزمەت گوزاریەکانە چییە بە دەبێت لەگەڵ ئەوا بیکە بەس ئەمانە لە بەروی هەردووکیان لە حکوومەتان و شەریکن دەبێت لەگەڵ چی بکەن یعنی خۆیان شەریکن بێکەوە ئیشەکانیان کردو لە بەرەو ئامادە نین بیکەن ناشێنە پێشەوە لەگەڵ ئۆپۆزیسیۆنیش نایکەن لە بەروی خۆیان نەزانن چیان کردووە دەری خۆ خەڵک کاکە یعنی ئێستا کۆمەڵی دادگەری بۆ دیبێتێکی وا لە هەر شوێنێک بێ ئامادەی لە هەر ئاستێکی شابێ چونکە ئێمە داوای ئێمە ڕوونە ئێمە داوامان لە خەڵک نەکردووە بێ بە کۆی لەی ئێمە خزمەتمان بکە داواشمان لەوە نەکردو وڵاوی کریسیانێکە بێ لا بێ موسڵمان بێ یا یەزیدێک بێ موسڵمان بێ ئێمە حکمی کوردستانەکەین باسمان لە ئاوەدانی و عەدالەت و دادپەروەری و خزمەتی خەڵک کردووە باسمان لەوە کردووە خەڵک ئازاد بێ و مامۆستا شەقیت هێڵ نەدرێ موچەی بدرێتێ و باسمان لەوە کردووە احترامی خەڵک بگرێ و مافەکانی خەڵک دابین کرێ ژنە گەنجە پیاوە پیرە هەلیکاری بۆ بڕەخسێ و کوردستان تەراتی نەبێتە جێی تەراتێنی دەوڵەتان و وڵاتەکە مەفرۆشن و نەوت و داهاتەکەی مەفرۆشن بۆ خزمەتی وڵاتەکە نەبێ و باسی خزمەت گوزاری خەڵکمان کردو لە هەر پۆستێکا بووبین لە مدیر ناحەیەکەوە لە قایمقامێکەوە لە بەڕێوەبەرێکی گشتی لە پارێزگارێکەوە لە پەرلەمانتارێکەوە لە وەزیرێکەوە شەڕمان کردووە لەسەر قوتی خەڵک و داهاتی خەڵک و مافی خەڵک و یاسایەک لە بەرژەوەندی خەڵک بێ و لەسەرەوەی ئەمە زەرەری بۆ کۆمەلگا هەیە و کێشە بۆ کۆمەلگا پایەکەوە ئەخلاقی کۆمەلگا تێگەداوە ئابووری کۆمەلگا تێگەدا ئەم شتانە مەکەن ئەمە شەڕەکانی ئێمە بووە یان ئێمە داوایەوەکەین لەبەرەوە ئێمە هەموو کاتێک ئامادەین هەر کەسێکەوە ڕوبەڕووی بینەوە پێ بڵێن ئێمە داوای چیەکەین میلەت داوای چیەکە ئەمە کەمە داوای حیزبی نین داوای میلەتە فەرموو میلەت داوایەوە کایوەم گۆڕانکاریانە بکەن خۆتان چاکەن با خەڵک دەنگتان پێ بدا و دواتان کەوێ عیبە دوای
32 ساڵ وای لێبێ خەڵک لە سای هەشتاینەیەتە پێشەوە دەنگدا. باش مامۆستا ئەوەی ینی جێی سەرنجە ئەم دوو ئاڕمەی دامان ناوم دوو لۆگویەکە یەکێتی و پارتین و هەردوویشان دەسەڵاتدارن ینی ئێمە نیانشاردێتەوە کە سیکۆلار و عەلمانین و ینی دەستیان هەبوو ڕاستەوخۆ ناڕاستەخۆ لە زۆری یاسای وەکو جێندەر و هاوڕەکەسپازی و چی لە هەرێمی کوردستانە ینی را ڕاستەخۆ یان ناڕاستەخۆ بەڵام لە کاتی بانگەشەی هەڵبژاردنە ئەمان لە ئیسلامیەکان زیاتر باس لە دین و لە خوا و لە مزگەوت و لەمان ناکەن ئەمە بۆچیە بڕاست کەکە ماش لە ڕاستیە جۆرێککە لە چاوەشەکاریە چاوەشەکاریە زان میلەتەکەی ئەمە میلەتێکی مسلمانە زۆری نەکەی لەگەڵ خەڵقی مسلمانە وازانێ ئەم دەنگدانە واجبێکی شەرعیە چونکە لە ئیسلامە ئینکاری منکەر واجبە ئەمە منکرێکە ئەم دەسەڵاتە گەندەڵە ئەبێ بەرگری لێ بکەی هەر نەبێ بە قەڵەمەکەو ئەچێتە بواری تعاون على البر والتقوى ئەوە بەشێکی ئینکاری منکەرە بێ بیکەیت بەشێکشی ئەمر بە معروفە واجبە بیکەیت بەشێکی تعاونە لەسەر برە بێ بیکەین مادام ئەمە بەرەوە بۆ ئیشی باشە بۆ خزمەتگوزاریە وام ئیسلامە بۆچی هاتووە دەفعی مەفاسید و جەلبی مەصالح ئەبێ هەموو هاو مسلمانە ئیش لەسەرەوە کامە زەرەری هەیە بەچی دووری خاتەوە لە خەڵک ئەمە سوودی هەیە دابینی کا بۆ خەڵک شریعەت بۆ ئەوە هات کاتێک کابینەیە خەڵکی ئیسلامی خەڵکەکە مسلمانە و لایەنە ئیسلامیەکانیش کار لەسەر ئەوەی خەڵک تێبگەێنن بابە ئەم دینە خزمەتیەوە کاوە کەسێک کە لەخوا بترسێ خیانەت لە میلەتەکەی نەکا ڕازگۆ بێ دەستپاک بێ یەن جارێککە بابەتی دینداری ڕەواج پێدەن و دایانەوێت لەو تەوەرەوە لەو وەتەرەی خەڵک بن و بشتە ناوە ئەمانە حیزبێکی ئەلمانی سوکولاریستین لە سەرەتاوە زۆر بەتون ڕەوی دابەزین و زۆر دژی دین بوون بە هەموو شێوازەکانیەوە بەڵام لە بەرەوەی کۆمەلگاکە مسلمان بوو ڕۆژ بە ڕۆژ دەتوانم بڵێم ڕەوتە دینیەکە و خەڵکە مسلمانەکە وشیارتر بووەوە و زۆرتر گەنج و لاوەکان لە دین تێگەشتن و وای لێ هات یعنی ئیسلامەتی و دینداری ناو ناوەندە ڕۆشنبیریەکان و زانکۆ پەیمانگاکان و خوێندنگاکانی گرتەوە و سوپاس بۆ خۆی گەورەیانی بەڕاستی بەراوردێکی لە چاو 10 ساڵ 20 ساڵ 30 ساڵ پێش ئێستا ڕۆژ بە ڕۆژ دینداری خەڵکی کوردستان لە پێشترە ئەوێ ئەمەش بەکاربێنن بۆ بەرژەوەندی خۆیان جارێکتر کە تۆ حیزبێکی ئەلمانی و داوای جیاکردنەوەی دین لە دەوڵەت دەکەی کە تەڵان نەشیان توانیوە یەک یاسایان بۆ سەر بگرێ بە فەزلی خوا پاشان بەهۆی ئەو پەرلەمانتارە ئیسلامیانەی کە ڕێگر بوون لە هەموو ئەو پرۆژانەی دەریکەن لانی کەم هاوڵاتیانیان لێ دەنگ داون و بۆتە هەڵا و نانتوانی یاساکە دەرکەن تۆ بانگە شەوێکە من دین لە دەوڵەت جیاکەمەوە ئیتر هەموو ڕۆژە چیەکەی لە مزگەوت تەکیۆخانە قاو بە داو شێخ و مەلایەکەوی و فعلا نەگەر حکمی شێخ و مەلات قبوڵە بۆ وازنیانی لە زوڵم و گەندەڵی و ناعەدالەتی و خواردنی ماڵی خەڵک و سوود و ڕیبا و هەموو ئەفعالی خراپکەیەکی خۆ ئیسلام و مامۆسایانی ئاینی و تەکیۆخانەقاش داوای ئەو شتاناکە تۆ فەرموو بە قسەی شەخانی تەریقەتکە و واز بێنە لە دزی و گەندەڵی وەرخوارەوە و تۆگە ڕاستەکەی فعلا شوێن شێخانی تەریقەت کەوتوی لایەکیان ئەڵێن نەقشبەندیم و لایەکیان ئەڵێن قادریم ئەوانە ئەسڵەن وازیان لە دنیا هێناوە هەوڵیان داوە ئەگەر بە لە تەخورمایەکیش بێ بژین شێخەکان دەفەرموو تۆش فەرمووکو ئەوان پێ و سەرەت و سامانەی هەدە بیهێنەرەوە لەوە لە خزمەتی خەڵکا بژی و واز لە دنیا ویستی بێنەوە با کە بەڕێگا ڕۆژی 50 سایارەوە بەدواوە نەبێت ئیتر بۆ چاوبەز لە خەڵکەکەی تۆ هەر شۆیەک لەوە زیاتر نییە تۆ تا بۆت کرابێ ناموسڵمانێکی مافی ناموسڵمانێکە داوە بەسەر موسڵمانێکە کەلانی کەم وەکو وڵاتیە بۆ یەکسان سێریانکی تۆ تا بۆت کرابێ هەوڵت داوا یاسا دەرکەی بە ناوی یەکسانی و بە ناوی ئەحوالی شخصی و بە ناوی ئەوەی مافی ژن و کە هیچی شیوانیە طبعاً بە ناوی هاوڕێگەز بازی و لە هیچ شتێکا مڕاعاتی ئیسلامە نەکردووە حەزەکەم بزانی یەکێتی و پارتی لە کاتی نووسینەوەی دەستوری عێراق لە ساڵی 2005 باشە گەورەترین کێشان کە فترەیەکی خایاند لایەنە عێراقیەکان بەشی ئەو سوننەوە داوای ئەوانە کرد کە ئەبێ لە دەستورە بنووسین ئیسلام دینی ڕسمی دەوڵەتە و هیچ یاسایەک نابێت دەرچێ لە عێراقا چونکە دەستور دایکی یاساکان ڕاستە دژی شریعەتی ئیسلام بێ
وابێ ئیسلام سەرچاوەی سەرەکی یاسادانان ئەم دووسێ بڕگێ گەورەترین کێشە یەکێتی و پارتی ئەوە دژیەوە بوون بەڵە دژی بوون چۆن قبولی کەین و نابێ و ناکرێ و کارەساتێکی گەورەیە و یعنی کێشەکە زۆر گەورە بوو تەمەن لایەنەکانی تری شیعە و سوننەش تەنازولیان لەمە ناکرد وتیان بابە ئێمە دەنگی پێدەین ئەمە با جێی خۆی بگرێ بەڵام ئێمە دوو داوامان هەیە یەکەم بێ بڵێن هیچ یاسایەک دەرنەچێت دژی بنەماکانی دیموکراسیەت بێ یەکەمیشی تیانی خۆی ئیسلامیش دژ بەوە نییە وتیان باشە کاکەوتان وە دوو وتیان ئەو مادەی 140 هەتا ئێوە دەنگ بەوە نەدەن ئێمە دەنگ بە مادەی 140 نادەین وتیان وەڵا کارەساتەکە زۆر گەورەیە یعنی ئێمە هاتووینە سەرەوە یا بێ ئەو ناوچە کوردستانیانە هەمووی لە دەست بدەین یان ئەوێ ئەم ئیسلامە بە ناچاری قوڵکی دوای کۆمەڵێک کۆبوونەوە بڕیاریاندا کاکە ئەوە ئیسلامان قبوڵە و بنووسن سەرچاوی سەرەکی یاسادانانە بەس مادەی 140 بنی و ئاوا شیعە و سوننە ڕازی بوون و ئەوە زانیاریە چۆنەوە من لەم کەناڵەوە بەرپرسم ئاوا ئەو مادەیە لە دەستوری عراقیشا جێگیر کرا یعنی نانەویست ویست ڕژنووسی دەستوری هەرێمی کوردستانیان ئامادە کردو چەند جار لەسەرەوە ئەڵقاوە چەند جار لەسەرەوە ئەڵقاوە چەند دانیشتن کراوە و من خۆم لە بەشێکیا بووم کە سوور بوون لەسەرەوەی کە نابێ ئەوەی تیابێ بە شەرتێک نابێ پێچەوانەی دەستوری عراقی عجبا تو ئێستا هاتوو خۆ بلەکەی بە ئیمامی ڕەبانی و بە قوتبی زەمان و باسی دینداری و باسی ئیسلامەتی و خۆ من خۆزگە ئەمانە بەڕاستیان بێ ئیسلامەتی و دینداری بکەن بیانێ دژی دین و ئیسلام و قورئان و شەریعەت و میلەت نەبن کۆمەڵگاتێک نەدەن خزمەتی وڵات بکەن کاکە ئێمە لە پێشەوە هەمومان ئەندامی ئەوەی فەرموو تۆ وعد بێ ئەوەی شەریعەت دەیڵێ جێبەجێ کە تۆ بە خەلیفە ئەوە منی بەیعەتم پێدای بەس تۆ خۆ خەڵک چاوەشە ناکەیت تۆ بەکردەوە شتێکی تری و بە قسەش هاتوو شتێکی ترەکەیت و کردەوە شەردا من بەکردەوە بینم تۆ ئەوە نی ئیتر تۆ تا ئێوارێ خۆ ناو بنێی هەرچی خەڵک وشیارە دوو پرسیارماوە گرنگن ئەمێ بیان کەم کاتیشم کەماوە ئەم یەکێتی و پارتی کە ئێستای بین ئاوا ینی گەرمن بەرامبەر یەکتری دوای 20 مان کە هەڵبژاردن تەواو بوو نەتیجە تەواو بوو مامۆسەدارە ئەمانە دانیشتنەوە و پێ ئەکەن و کێکی دەسەڵات دابەشەکەن ئەوە لە چی و ئەمە لە چی کامیان ڕاست وێنە ڕاستەکە کامیان چۆنە هەردووکی بۆ ئەوان تەواوە ینی ئەوان جارەیە هەچی بە یەکتریەڵێن هەردوو لە ڕاستەکە بەڵێ ئەوانەی باس یەکتریەکەن هیچی غیبەت و بوختان نییە هەر هەمووی ڕاستە هەردوو لایەن ئایبعاری یەکتری باسەکەن ئەوە ڕاستە لەوە ڕاستن هەمویان ڕاستە و نەغیبەتە و نەبوختانە دوو ئەوانە شەڕەکەن هەرێکیان بۆ ئەوەی دەنگێک زیاتر بێنێ بۆی دەسەڵاتەکەی زۆرتر بێ ماوەیەک بوو پارتی زۆرتری هەبوو یەکێتی کەمتر بوو لە کێکەکە کەمتری بەرەکەوت و فێڵەن شەڕی ئەوەیە ئێستا یەکێتیەوێ هەر چۆنە بێ زۆری کاتەوە بە پارتی ئەڵێ ئەم جارە ئێستا لە ئێستاواڵێ ئەڵێ بێ هاوسەنگی دروست بێتەوە ینی شەریک بینەوە وەک جارە ئیتر کە هەڵبژاردن تەواو موهیمەوە ئێستا تۆ شتێک بپچڕی نەتیجە کە هەڵبژاردن تەواو بوویت قسەی تیانی و کاکار کەسە پێ دەنگەکانی خۆمانێناوە وەرە بابەشیکەینەوە کۆتایی پێدێ و بە یەک شەو ئەشنا حکوومەتێک و بەبێ یەکیش ئەگەر یەک حیزبیان لە یەکەم هەڵبژاردنەوە نەچوایەتە حکوومەتەوە کوردستان بەرەو مەقارێ ئێستا ناڕۆی لایەکە بۆ حکوومەت لایەکە بۆ پۆسیۆن و دیموکراسیەتی ژەبوو میلەتی سیستەمی لێ ناکرا و ئیدارەیش دروست نەیە بۆ ئێستا کوردستانی هەبوو یەکێک لە دەوڵەتە پێشکەوتەکانی دنیا کە ئەمە تەمەن ڕێی کاگنەوشیروانیش بووە لە یەکەم هەڵبژاردنە داوای کردبوو لە مام جەلال کە بە ئێمە یەکێتی بین بە ئۆپۆسیۆن و پارتی حاکم بێت دوای 4 ساڵ ئێمە چیەکەین بەڵام لەو کاتەوە کە نەیان کرد هەتا ئێستا هەر ئاوا بەشیان کردووە و لەم هەڵبژاردنە شابێتەوە هەر بەشیەکەن بەڵام من خۆشحاڵم بەوەی کە ئەم جارێکیان ناتوانن ئەو دەنگە زۆرە بێنن باش دوجاری ئێستا هەڵبژاردننی ئێستا و نەتیجەکانی لەژێر چاودێری بەغایە بۆیە ئەم بەژە هەڵبژاردنە زۆر جیاوازە لە هەموو هەڵبژاردنەکان وەک دوا پرسیار کەمتر لە دەقەیەکم ماوە جەنابەت وەک سەرکردەیەکی کۆمەڵی دادگەریش سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچوو وەکو بڵێ توانج و تعلیقیە لەو حیزبانی دەرەوە یەکێتی و پارتیێکی دروشمێکی هەڵگرتووە بنمونە بووی کۆمەڵی وتی ئەڵێ ڕایە نەگرین پرسیاری کرد چی ڕاهاگرن جابامش ئەو پرسیارە لە تۆ بکەم و ئێوە بەتەمان چی ڕابگرن بەڵام یەک دەقە کەمتر وەڵامەکەی وڵا من پێم وایە سەرۆکی حکوومەت بە ئەو پرسیارە لە خەڵک نەکا چونکە بۆ خۆی باش وەڵامەکەی ئەزانێ ئێمە چی ڕاگرین زوڵم و ستەمی ئەم دەسەڵاتە ڕاگرین
خواردن و سەرخواردنی سەرۆت و سامانی ئەم وڵاتە ڕاگرین، ئەو دزیانەی کە کراوە ڕایەگرین، ئەو تەعەدانەی کە کردویانە ڕایەگرین، ئەو شەقتیاڵدانانەی لە هاوڵاتی و لە مامۆستایە کە داوای مافی خۆیەکان ڕایەگرین، ئەو خاکفرۆشی و وڵات فرۆشی کردویانە ڕایەگرین. ئێمە ئەمانەوێت سنوورێکیان بۆ دابنێین بڵێن لێرە کۆتایی هات. هەتا ئێستا 32 ساڵە وڵاتتان خوارد، دزیتان، مافی خەڵکتان پێشێل کرد، خزمەت گوزاریتان نەکرد. ئێمە ڕاتانەگرین ئێوە ساحەکە چۆڵکەن، سەرەتان نەما، خەڵکی کوردستان پێوتن ئەو سەنگەرە ئێوە نەتانتوانی بیپارێزن، نەتانتوانی بەرگری لە وڵاتە بکەن، سەرەی ئێمەیە ئێمە بینە پێشەوە خزمەتی خەڵکی کوردستان بکەین، ئەم شانسە بدەن بە ئێمە بۆی بزانن ئێمە چیتان بۆکەین. ئەو کاتە ئێمەژە بین و گەندەڵیەکانی خۆشتانە بینن و هیواداریشم خەڵکی کوردستان جارێک ترێڵێم دەرفەت لە بەردەستا ماوە ئەم جارە زۆر جیاوازە بێنە پێشەوە دەنگ بدەن، جاران بێ هیوا بوون لە بەرەوەیان بدەن. ئەگەر دەنگیش بدەین ئەمان بەهێزی دەسەڵاتی خۆیان چۆڵی ناکەن، بەزەم جارە بڕیار لە دەست زەمانانیە لە دەست بەغایە ناتوانن چۆڵی نەکەن. هیوادارم هەمومان لەسەر سنووقی دەنگدان بڕیاری خۆمان بدەین و هەڵوێستی خۆمان دەرخەین و خۆمان وجدانی خۆمان ئاسوودە دەکەین، مەسئولیەتی خۆشمان بەرامبەر خوای پەروەردگار و پاشان بەرامبەر مێژوش ڕوونی کەینەوە بڵێن ئەمە هەڵوێستی ئێمەیە. تەمەنە ڕایەندەگری نەجگەل لەوەی لە دوای خوای پەروەردگار پشت بەو دەنگانی کە هاوڵاتیان ئەیدەنە ئەو هێزولانی دەرەوەی پارتیویی بە تایبەت کۆمەڵی دادگەری هاوڵاتیانە بێ بڕیار بن. زۆر بەڕێز مامۆستا یا با بڵێن دکتۆر دارا حەمامین چاودێری سیاسی سوپاس بووی کە لەم تەوەرەی ئەمڕۆ لەگەڵمان بوویت. بینەرانی عەزیز و خۆشەویست، تاڵقەیەکی نوێی پرۆگرامی ئەمڕۆ هەموو لایەک بەخوای گەورە سپێرین، خواتان لەگەڵ.